خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت دیارە لەسەر پرسی کۆچ و کۆچبەران لەسەر پرسی پەنابەران کە ئێستا وڵاتانی ڕۆژئاوا جۆرێک لە فشاریان بۆ هاتووە بەشێکیان فشاریان بۆ هاتووە بە حکمی ئەو لێشاوە زۆرەی کۆچبەران و پەنابەران کە ساڵانە ڕوو لە وڵاتەکانیان دەکەن زۆر جار کێشەی ئابووریان بۆ دروستە بێت لە ڕۆ ئەمنیەکەەوە لە ڕۆ سیاسیەکەەوە وەکو خۆیان باسی لێو دەکەن جۆرێک لە باردیانی بۆ وڵاتەکەیان دروست ئەبێ لەگەڵەوەی بەشێک لە وڵاتانیش ساڵانە ڕای دەگەێنن یاخود چەند ساڵجارێک ڕای دەگەێنن ئەوان پێویستیان بە دەستی کار هەیە پەنابەر و کۆچبەری گەنج بە دیاریکراوی وەردەگرن. بەڵام ئەوەی کە ئەمەوێت ئەمڕۆ لەسەری بوەستم و لەم تەورەیە باسی لێو بکەم ئەویش پرسی کۆچبەرانە ئەو مامەڵە یاساییانەی کە ڕوبەڕوویان دەبێتەوە لەوێ و لە ئێستادا لە بەریتانیایە لە پاژەوەی لە ساڵی پارەوە بە دیاریکراوی هەوڵێک چڕکراوەوە بۆ ئەوی کۆچبەران و پەنابەران ڕەوانی ڕواندا بکەن ئەمە کولفەیەک و تێکچێکی زۆری دەوێت بۆ کۆکردنەوەی ئەمەم کۆچبەر و ڕوانەکردنیان بۆ ئەوێ لە کاتێکا کە ئەم وڵاتە ڕەنگە ئەمە لە ڕۆ ئابوووریەکەوە زیانێکی هەبێ بۆیان چۆن یاسا کاریان بۆ دەکات و مامەڵەی کۆچبەران و لێرە و بڵین بۆن و ناگەر خەڵکێرەمی کوردستان من چۆن دەتوانرێت کاریان بۆ بکرێت لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز دکتۆر فازیل جەمال کە بەڕێزیان ڕاوێژکاری یاسایین لە بواری کۆچ و کۆچبەران مامۆسای زانکۆن لێرە ئامادەی گفتوگوی بابەتەکەی لەگەڵدا دەکەم دکتۆر زۆر سوپاس بۆ ئامادەبوونت. ینی ئێمە ناوبەناو یاخود وڵاتانی ڕۆژئاوا لەگەڵ ئەوەی کە ژمارەیەکی زۆر کۆچبەر ڕویان تێدەکا بەڵام بڕیاری نوێش ئەبدەی دەکرێتەوە بڕیاری نوێش دەهێنە بەرگوێی کۆچبەران بەرگوێی وڵاتانی ڕۆژهڵاتی ناوەڕاست بە دیاریکراوی حکومی زۆربرین پەنابەر و کۆچبەر خەڵکی ئەم ناوچەیەن لە دوای بڕیارەکەی ئەوەی کە بەشێک لە کۆچبەران یاخود بەگشتی کۆچبەرانی بەریتانیا ڕوانی ڕواندا بکرێ ئەگەر لێرەوە دەست پێ بکەین بچینە دواتر ناو بابەتەکە ئەم بڕیارێکی چۆن بوو چۆن هەڵسەنگانی بۆ کرێ و لە ڕۆ یاساییەکەەوە تا چەند ڕێگە پێدراوە بابدێکی لەم جۆرە. بەڵێ زۆر سپاس بووم دەرفەتە ڕاستیەکەی خۆی پرسی کۆچ و پەنابەری لە ئێستا مەندەیتێکی سیاسیە کە لە ئەوروپا لە بەروی کە بنەڵم ئەوروپا زیاتر خەڵک ڕوو لە ئەوروپا کە ئەو وڵاتانی کە کێشیان تایە وەکو جەنابەت باسی کرد لە خۆرهەڵاتی ناوەڕاست و لە وڵاتانەی کە تا ئێستا تازە پێگەشتون گەنجەکانیان و خەڵکەکەی زیاتر هەڵدێ لە بەروی کێشەی سیاسی و داراییان هەیە. ئەوروپا زیاتر وەکو کێشێکی دارایی ئەیبینێ بۆیە پێی وایە خەڵک بۆ ڕەفاهیەت و خۆشگوزەرانی و خوێندن و ژیانێکی شایستەی باشتر ڕووەکاتە وڵاتەکەیان بۆیە پیان وایە کە دەبێت ڕێگریەکی زۆر بکرێت ینی زۆر ڕێگری هەبێت لەوەی کە بەلێشا و بە تایبەتی بەریتانیا ئەگەر باس بکەین خۆتەزانی شەوانە سەدان کەس لە کوردی عێراقی خۆمان کوردی ئێران لە خەڵکی وڵاتانی تر بە چوپە بەلەم ئەچنە ناو بەریتانیا و ئەمە بۆتە ئەوەی کە قەیرانێکی گەورەی دروست کردووە لەناو ئەو وڵاتەیە خەڵکی دەنگدەری ئەو وڵاتە کە لێسایە فشاریان لەسەر حکومەت دروست کردووە کە ڕێگە چارەیەک دابنێ بۆ ئەو هەموو لێشاوی کە شەوانە داخلی بەریتانیا ئابێت ئەوانیش ئێستا پارتی پارێزگاران کە دەسەڵاتدارە پێشتر خۆمان نەزانین کە پارتی کار بووە لە 1970 هەتا 2010 دوای ئەوەی کە ئەمانات نەسەر حکم لە بەروی حیزبێکی محافزکارن سیاسەتیان بەرامبەر بە پەنابەران ڕقترە بۆیە هەموو ڕێگە چارێگە گرنە بەر بۆی کە ڕێگریان لێ بکەن هاتن پار ساڵێک بەر لە ئێستا بڕیارێکیان ناکە پرۆژە بڕیارێکیان هەبوو سەردانی ڕواندایان کرد قسەیان لەگەڵاکردن لەگەڵ حکوومەتی ئەوەیە کە ئەو پەنابەرانی کە تازە ئەگەنە بەریتانیا بە شێوازی نایاسایی بە تایبەتی بە چوپە بەلەم ڕەوانی ئەو وڵاتە بکرێت لە ناوەڕاستی ئەفریقا ئەم پرۆژەیە تووشی تانە و ڕخنەوەوانە بوو هەم لەلایەن ڕێکخراوەکانی NGO و ئەوانەی کە داکۆکی لە مافی پەنابەرانەکەن هەم لەلایەن دادگای ئەوروپی و هەم کۆچبەران خۆشیان بەڵێ لەلایەن دادگایتی هەڵچوونەوەش ئەوە بوو بڕیارەکە پەرلەمانی تێپەڕان House of Commons دوای ئەوە چووە House of Lords بڵین خانی لۆردەکان بڕیارەکە پێشەنگێکی باشیە بوو بەڵام چەند پارێزەرێک هاتن کە هەش کەیس هەبوو پار ئەم کاتە کە تکتیشان بۆ ئامادەکردن کە بیانێرن بۆ ڕواندا ئیسئینافیان کردەوە نەیانێش ئەو ڕەحلەیە کە پار ئەم کاتە بۆ بۆیە ڕەحلەیە بڕۆشتە ڕێگریان لێ کرد کەیسەکان بردە دادگای تێهەڵچوونەوە بڵین Court of Appeal کە پێوترێ محکەمی ئیسئیناف لەوێ بڕیارەکە جایەکتر چاپیاخشانەوەی پیاکرا لەم ڕۆژانی ڕابردووە لە چەند ڕۆژی ڕابردووە ڕۆژی پێنجشەممە سێ دادوەردانیشتن بڕیاریانە دوانیان بە زۆری نەیدەنگ دوانیان ڕازی بوون بۆی کە ئەم بڕیارە نایاساییە لە چ ڕوێکەوە بۆی خەڵک بە تەواتی تێبگا لە چ ڕوێکەوە نایاساییە لەوەی کە راپۆرتێکی UNHCR هەیە بە وردەکاری باسیەکە کە ئەگەر ئەم پەنابەرە تازە گەشتوانی کە هاتوونەتە ناو بەریتانیا بنێردرێن بۆ ڕواندا
ڕواندا مێژوێکی خراپی هەیە لەوەی کە ئایانێرێتەوە بۆ وڵاتە ئەسڵەکەی خۆیان لەبەرەوە ئەڵێن نایاساییە کە بنێردرێن بۆ ڕواندا نەک بۆ هەر وڵاتێکی تر بێت جا لەبەرەوە ئێستا حکوومەت وەزارەتی ناوخۆ ئەیانەوێت جارێکی تر تی هەڵچوونەوە تانە بن لەو بڕیاری دادگای تی هەڵچوونەوە کە پێوترێت سوپریم کۆرت دادگایەکی بڵێ محکەمەی عولیا هەیە کە بەرزترین دەسەڵاتی قەزاییە لە بەریتانیا ئەیانەوێت تانە لە بڕیارەکە بن و جارێک تر لەو دادگایەک لای بکرێتەوە. باش دکتۆر باس لە خاڵێکە کە خۆمێکێک بوو لە پرسیارەکانم ئەویش ڕواندا بوو یعنی بەریتانیا بە دیاریکای بۆچی ڕواندا هەڵبژاردووە کام کۆچبەرانی بۆ بنێرێ و ڕواندا توانی وەرگرتنی ئەم ژمارە زۆر کوچبەری هەیە لە ڕۆدارایەکە ئەمە ژمارەیەکی زۆر پێویستیان لە ڕۆدارایەکە و پێویستیان بە خواردنە بێ پێویستیان بە شوێی نیشتەجێبوونە بێت لە ڕۆسیاسی و ئەمنیەکەی شۆڕەنگە ئەم هەموو کۆچبەرەگەر بنێردرێن کاریگەری لەسەر ناوخۆی ئەو وڵاتەیە بکە بە دیاریکای بۆ ئەوێ هەڵبژێردراوە خۆی ئەو وڵاتانەی کە لە ناوەڕاستی ئەفریقانێ سەبوون مونە ڕواندا کە دراوسی ئۆگەندا و تەنزانیا و کۆنگۆی دیموکرات و ئەوانەیە هەمومان نەزانین مێژوێکی زۆر خوێناوی هەبووە لە ساڵی 1994 شەڕی ناوخۆیانە بووە یعنی راپۆرتی ئەڵێ لە یەک ڕۆژە لە کڵێسایەکە 2000 کەس کوژراوە راپۆرتێکی UN هەیە لە ماوەی ڕابردووە خوێنەوە ئەڵێ لە ماوەی 100 ڕۆژە 800 کەس بۆ ملیۆنێک کوژراوە بەڵام دوای ئەوەی کە سەرکردە تازەکەیان هات چی کرد ئەو کاتێکا کە هاونیشتیمانی هاوڵاتی ناوخۆی وڵاتەکەش بوون بەڵێ پۆل کاگامی کە هات گۆڕانکارێکی زۆر بەرچاوی کرد هەوڵیا هەموو شتە تەقلیدیەکان بکە بە شێوازێکی کۆمپیوتەرایز و تەکنۆلۆژی و ئەوانە لەگەڵەوەش هەوڵیا کە ئابووری وڵاتەکە ببوژێنێتەوە ئێستا ئەمەی کە ئەکرێ بزنسە من چەند جاری تر لە چاوپێکەوتنا باسم کردووە لەبەرەوەی بەریتانیا 146 ملیۆن پاوەند یاوە بۆ وڵاتە بۆ دروستکردنی کامپ و بۆ دروستکردنی شوێنی نیشتەجێبوون ئەوانە بۆ ئەو پەنابەرانە کە بۆ ئێستا پەنابەرێک کە تازە ئاگاتە بەریتانیا بە نایاسایی ئەگە پلانەکە سەر بگرێ ئەم پەنابەرە سوار فڕۆکە ئەکرێ ئۆنێردرێ بۆ ڕواندا باش بەس ئەمە کولفەیەکی زۆرە بۆ مناگەر لە ناوخۆی وڵاتەکە بەکار بهێنرێتەوە و دەتوانرێت جۆرێک لە جۆرەکان سوود ببینێ لە دەستی کاری ئەم کۆچبەرانی کە لەوێن ئەم کولفە زۆرە بۆچی ئەکات ینی بێ زرری کۆچبەران چی بێ بە وڵاتێکی وەکو بەریتانیا لە کاتێکا بڕیارێکی لەم جۆرەی داوە بەڵێ ئەوەی چێکە لەو ڕخنانەی کە ڕوبەڕووی حکوومەت بۆتەوە بەڵام حکوومەت لە ئێمە یەک جار پارێکی خەیاڵی خەرجەکەین بۆی کە ئیتر ڕێگری بکەین لە ئەو وەکو ترسێک ئێستا ئەگەر ئەم پلانە سەر بگرێ بە تەکید خەڵکی تر ڕوو ناکاتەوە ئەگەر تۆ سوور بزانی کە گەیشتە بەریتانیا ئەو نێرێ بۆ ناوەڕاستی ئەفریقا و هیچ ئەمان و زمانێک نییە کە نێرێتەوە بۆ وڵاتێکی خۆت هینی ناکی لەبەرەوە ئێستا ڕۆژانە 7 ملیۆن پاوەند سەرفەکە حکوومەتی بەریتانی ئێستا چیان کردو هاتوون کەمپە ئەسکەریەکانیشیان کردو بە وتێل بۆیان بۆ خەڵک وتێلیان گرتووە بە کاملی بۆ خەڵک هەرجێ نابێتەوە پاپۆر و باخیرەی کۆنیان هێناوە بەنیازن ئەوەش بکەن بە شوێنی نیشتەجێبوون ینی فریا ناکەون خەڵکێکی زۆر ڕوەکاتە وڵاتە بۆیە ئەیانەوێت یەک جار پارێکی خەیاڵی خەرجکەن خەڵک بنێرن بۆ ئەوێ بۆ ئیتر خەڵک خۆی نەیاد بۆ ئەو وڵاتە ڕێگرێکی تاوی لێکەن بەڵام بێگومان وەکو دادگا بڕیاریە و ئەوە پرۆژەیەکی نایاساییە ناردنی خەڵک بۆ ڕواندا بە پرۆژێکی نایاسایی و نامرۆی سێرەکرێت باشە دکتۆر جنابتان کار دەکەن لە بواری کۆچ و کۆچبەراندا وەکو ڕێکخراوەی وەکو تیمێکە ئێوە چۆن کار بۆ کۆچبەراناکەن کە خەڵکی هەرێمی کوردستانن و کۆنتاکتان لەگەڵ کۆچبەرانی کورد لە وڵاتەیە چۆنا و لە ڕۆیاساییەکە و چۆن بەدواداچوون بۆ کەیسەکانیانەکەن زۆربیان کەیسەکانیان ڕەنگە بە سیاسیش پێشکەش کردوێ بەڵێ خۆی لە ڕاستیە کە کەسێک سەردانی وڵاتێکێکا بە نایاسایی یاخود ئەچێتە وڵاتی بە نایاسایی ئەبێ چاوڕوونی هەبێ وەکو جاران نییە هەر ئەوە نەبڵێ من عێراقیم یا کوردم وڵاتم نییە ئیتر ئەوان بۆ نمونە قانونی 950 جنێف تەطبیقکەن بەسەرتا و ڕێگەت پێبەندمێنیتەوە لە وڵاتە ئێستا بە پێچەوانەوە ئەوان ئەڵێن خەڵک زۆربەی هەرە زۆری کە یەتە وڵاتەکە ئێمە بۆ مەسایلی تریت نەک لە سەر ئەوەی کە ترسە بێ لەسەر ژیانی بۆیە باشترە ئەو کەسە خۆی ئامادە بکات پێشەوەی سوودێکی دیاریکراوێن نابێ بە وڵاتەکە ئەوان وائەیێنن لەبەرەوە ڕاستە گەنجە چێتەوە بەڵام بۆ من لە بەریتانیا جیاوازە لە ئەڵمانیا یا لە کەنەدا لە هەندێک وڵاتی تر لە بریتانیا ئەگەر ساڵێک لەوێ بیت بۆ نمونە حکوومەت خۆی ئیشەکە و دواب بخا پەنجەمۆرت نەبێت لە ڕێگاکە هاتووی ئەنجا کارتی ئیشتهاتێ بەڵام کارتی ئیشەکەش SOL ینی بۆ نمونە ئەو ئیشانەی کە خۆیان بۆیان دیاری کردووی ئەبێ ئەو ئیشانەکە ئەو ئیشانەش هەمووی بۆ کەسێکە کە زمان بزانێ شەهادەی هەبێت خیبری تەواوی هەبێت لەو بوارەی خۆیان لەو فیلدەیە شتەکەی یونیک بێ نادر بێت بۆیە ئەوان پیان وایە ئەو خەڵکە کێت ئەبێ بە بار بەسەر اقتصادی وڵاتەکەەوە شوێنی خەڵکی ترەگرێ بۆ نمونە قەیرانی نیشتەجێبوون دروستەکات بۆیە باشترە کە خەڵکە ڕوا خۆی ئامادە بکات بۆ نە بزانێت سیستەمی پەنابەری چۆنە چۆن داوای مافی پەنابەریەکە چۆن پارێزەر ئەبینێت
شایستەکانی چیە پارێزەر لەگەڵ یان نابن ئەگەر داواتان لێ بکەن ئێمە ڕێنماییانەکەین هەموو شتە یاسایەکانیان بۆ ڕوونەکەینەوە دوجار خۆیان بڕیارەیەن بۆ نمونە کەسێک کە خۆی بڕیارەیە لە وڵاتێکی خۆی و بڕات بۆ وڵاتێکی ترداوای مافی پەنابەریکە بێگومان ئەوە بڕیاری و چارەنووسی کەسێتیە بەڵام پێویستی بە ڕێنمایی یاسایی هەیە پێویستی بۆ هەیە بۆی ڕوون بکرێتەوە بۆ نمونە ئایا تا چەندێک سەرکەوتووە بێ ئەگەر داوای مافی پەنابەری بکە ئایا چ شتێک گرنگە جێبەجێ بکات بۆ نمونە چۆن سوود وەربگرێ لە دام و دەستگا خزمەت گوزاریەکانی ئەو وڵاتە چۆن دوانەکەوێت لە مەوعیدەکانی چۆن پەیوەندی بکات بە پارێزەرەوە ئەگەر بۆنە ئیشەکانی دواکەوت چی بکات هەموو ئەم شتانە ئەبێ بەرچاوڕوونی بێ لە ڕێگەی یاساوە بۆی ڕوون کرێتەوە بۆی کە کەسەکە بتوانێت سەرکەوتوو بێ ئەوەی کە ئەو شتانە بکات بێگومان سەرکەوتووە بێ و جیاواز لە کەسێکی ترکە بەبێ ئەوەی خۆی ئامادە بکە بڕوا بە وڵات. باشە دکتۆر بە دیاریکایی لە کەیسێکی لەم جۆرەیە ئێوەکو ڕێکخراوە گەر لە ڕۆیشەوە کە باسی لێ بکەین وەکو پارێزەر چۆن هاوکاری ئەو کۆژبەرە کوردانە دەبن کە لە وڵاتی بەریتانیان و چۆن بەدواداچوون بۆ کەیسەکانیانەکەن کە مصرفێکی زۆریان کردووە ڕەنگە دووبارە گەڕانەوەیان لە ڕۆدەرونیەکە و کاریگەریان بۆ دروستکە و جۆرێک لە جۆرەکان لەوانەیە بۆ هەرێمی کوردستانی ژۆرگرتنەوەیان و دووبارە دۆزینەوەی هەلی کار و ئێوە وەکو پارێزەر چۆن خۆی ئینتباعێکەیە بەڕاستیەکەی من زۆر حەزەکەم باسی بکەم باش. خەڵکە ئەڕوا بۆ ئەوروپا بێ پرسیارێکی زۆر مەسیری لە خۆی بکە بۆچی ئەڕوات بۆ کوردستان بەجێ هێڵێت ئایا بۆ نوێ ژیانی خۆشترە بێت یا خۆی خاتە مەترسیەوە لەوانەیە بە ڕێگای هاتو نەهاتە مان و نەمانە بڕوات بۆیە ئەوە ینی پرسنەڵ چۆیسە ینی ئەوە کەسەکە خۆی بڕیارەیە ئایا بۆچی کوردستانی خۆمان بەجێ هێڵێت یا بۆچی وڵاتی عێراق بەجێ هێڵێت ئایا کێشەکەی چییە بۆ نمونە ئەگەر بڕیاریە دوای ئەوە ئەبێ بزانێت بە چ ڕێگایەکی سەلامەت و ئەمانە ئەڕوات چکە کە تۆ ئەگەیتە بەریتانیا ئێستا بۆ نمونە بەڕێزی شت باست کرد پێش بەرنامەکە ئیتالیا و بەریتانیا لە ڕێکەوتنان بۆچی لە ڕێکەوتنان لە بەرۆی دەرچەی چوون بۆ ئەوروپا جاران یۆنان بووی ئێستا ڕاستەوە خۆ ئیتالیایە هەم لە دەریای ناوەڕاستەوە لە تورکیا و جاری وایە تۆ خەڵک بە یەختەڕوا بە یۆنانە ناڕوا وڵاتە لە تێگەشتن و ڕێکەوتنێکان بۆی نهێڵن کۆژبەران لە ڕێگەی دەریای ناوەڕاستەوە بگەنە ئیتالیا دوایش بۆ بەریتانیا بەڵێ ئەجا ئێستا بۆ نمونە کە کەسێک ئەڕوا ئەگەر لە ئیتالیا پەنجەمۆر بکرێت بێگومان کە ئەچێتە وڵاتێکی تری ناوەڕاستی ئەوروپا لێ پێچینەوەیەکی لە سیاسایی لەگەڵا ئەکرێت چکە کەیسەکەی لاوازە بێت ئەڵێن ئەگەر تۆ لە وڵاتی خۆت لە عێراق لە ئێران لە ئەفغانستان لە لیبیا لە یەمەن لە شوێنێک ڕات کردووە ئیتالیا ئەوروپایە بۆ لەوێ نەماویتەوە کەواتە تۆ بۆ ئەگەر بۆ سەلامەتی ژیانی خۆت هاتپێتی پێویست بوو لە ئیتالیا کە یەکە منزڵگەی توێ لە ئەوروپا مافی مرۆڤیتیە ئەویش وەکو ئێمە ئیتفاقی ژنێفی 1950 ئیمزا کردو ئەویش مافی پەنابەریە بە خەڵک بۆ لەوێ نەماویتەوە لەبەرەوە لە ڕووی یاساییەوە کێسەکەی لاوازە بێت بەڵام لەوێ ئیتر دەوری پارێزەر چۆن وەڵامەیاتەوە گەلیان پرسی تۆ بۆ لە ئیتالیا پەنجەمۆکراوی چۆن وەڵامەیاتەوە بۆیە کار ئاسانیکردن و ڕێنمایی زۆر گرنگە بۆ خەڵکانی کە یەکەم بڕیارێن بۆچی بڕۆن بۆ ئەوروپا دووەمیش کە ئەڕۆن بە چ ڕێگایەکی سەلامەتا بڕۆن و کە ئەگەنە ئەوێ ژیان لەوێت چۆن دەست پێکات خەڵکی 4 ساڵە لەوێ ئێستا ژوونە خەڵکیش لەوێ هەیە ساڵێکە لەوێ هەستەکەی لە ڕووی داراییەوە پێشکەوتووە لە ڕووی کەیسەکەیەوە پێشکەوتووە زمانی زۆر باش بووە بۆیە بەڕای من پلان زۆر گرنگە بەداخەوە کوردەکانی خۆمان لە بەرۆی پەروەردە و فێربوون لە وڵاتە وایە مرۆڤ ناچێتە سەر پێی خۆی پەروەردەکەمان بۆ شێوێنیە کە کەسەکە کیانێکی بۆ خۆی دروست کرد بێ بتوانێت بەرچاوی خۆی ببینێ لە موعیدا دوا ئەکەوێت پلانی نییە بۆ نمونە نامەیەکی بە پۆستا بووێت فریای ناکەوێت جاری وایە کاتێکی بۆ دانراوە لەو کاتەیە وەڵامی نامەکەی نایەتەوە ئامادەی موعیدەکانی نابێت بۆیە زۆر گرنگە پرس و ڕاوێژی تەواتی بە کەسانی شارەزا بکرێت بەرلەوەی کە هەر هەنگاوێک باشە دکتۆر وەکو یاسا ڕێگەی داوەکە ئەم وڵاتانە کە کۆچبەر و پەنابەریان هەیە لە وڵاتێکی و بەریتانیا دەوڵەتەکە وڵاتەکەی خۆی خەڵکەکە کۆچبەرەکە مەبەستمە دەتوانن لە ڕۆی یاساییەکەوە هەڵوێستێک وەربگرن بۆ کۆچبەرانیان یاخۆت داوا بکەن کە بە زۆر نیان نێرن بۆ وڵاتێکی دیکە و دواتر گەڕانەوەیان چکە بەشێک لە وڵاتان ئەمان بینی ساڵانی ڕابردوو دیپۆرتەکرانەوە دەگەڕێنرایەوە ناو هەرێمی کوردستان وڵاتەکانی دیکە دەوڵەت چی ڕۆڵێک دەبینێ بۆ ئەم کۆچبەرانەی دەوڵەتی شوێ خاوەن ڕەسەنەکەی ئەو هاوڵاتیانەی کە لە عێراق خەڵکی هەرێمی کوردستان ڕووی کردوتە بەریتانیا خەڵکی عێراق ڕووی کردوتە بەریتانیا عێراق وەکو دەوڵەت چۆن داکۆکیلە دەتوانێت لە ڕۆی یاساییەکەوە پاڵپشتی هاونیشتیمانی و هاوڵاتیەکانی خۆی بکە بەڕاستی حکوومەتی عێراقی شتێکی زۆر باشی کردو لە بەرۆی ئەڵمانیا بەریتانیا هەر وڵاتێکی تر ئەگەر بوێت هاوڵاتێکی عێراقی کە داوای مافی پەنابەری کردو لە ئەوروپا بیگەڕێنێتەوە عێراق ڕازی نابێت
کاتێک ڕازێ بێکم هاوڵاتیە تاوانێکی ئەنجام مابێت چوو بێتە دادگای کراون کورت حکم درابێ سزا درابێ ئەو کاتەژە بێت دادوەرەکە ڕەکەمەندەیشن بکە لە کاتی سزاکەیە ئەڵێ من پێشنیازەکەم کە دوای تەواوبوونی سزاکەی ئێوە دەستان واڵایە وەکو ئیممیگریشن وەکو دایری کۆچبەری کە بیگەڕێنەوە بۆ وڵاتەکەی خۆی لەویاشە پارێزە دەتوانێت ڕێگری لێ بکات تا ڕادێک بەڵام عێراق وەری ناگرێتەوە دووەم ئەگەر بۆ نمونە هاوڵاتێکی عێراقی بگەڕێنرێتەوە بۆ عێراق کاتێک وەریەگرێتەوە کە پێشتر ڕێکەوتن هەبێ لەگەڵ بۆ منە حکومەتی بەریتانی حکومەتی عێراقیە و ئەم هاوڵاتی عێراقیە بەڵگەنامەی عێراقی هەبێت چکە بەبێ بەڵگەنامە هیچ کەسێک وەرناگرن و ماوەیەکی زۆریشە وەکو بڕیار و بەوەجبە خەڵک نەگەڕێنراوەتەوە جاران خەڵکیانە ناردەوە شەو هەبوو 280 نەفەر هاوڵاتی خۆمان هەرێمی کوردستان گەڕێنراونەتەوە پێشتر هەبوو ئێساژەر هەیە گەڕانەوەی ئارەزوومەندانە لە ڕێگەی IOMەوە بۆ منە هاوڵاتێک گەچێتە ئەوێ پەشیمانە بێتەوە ئەڕوا داوا لە حکوومەتەکات بڕێ پاداشتی شیێنێ حەقی گەڕانەوەکەی تکتی بۆکردن بەڵام وەکو گەڕانەوە و سنورداشتنی زۆرم لێ نییە شتیوە تا ئێسانیە لە بەرەوەی حتا هاوڵاتی بەریتانی خۆی ئەگەر سەری وبسایتی کۆمەنوێڵف و بڵین وەزارەی خارجیە وەزارەتی دەروی بەریتانیا بکەی ئەڵێ ئەوانەی کە بەریتانین با نەڕۆنە عێراق و یا هەرێمی کوردستانە بڕۆی زەمان نییە ژیانیان پارێزراو بێت جا لە بڕۆ کە خۆیان وا بڵێن چۆن هاوڵاتی عێراقیە نێرنەوە باشە ئیسە دکتۆر ئەم هەڵیسەی کە گیراوەتە بەر لە ڕێگەی یاسا و لە ڕێگەی دادگاوە لە بەریتانیا بۆ پرسی کۆژبەران ڕوانەکردنیان بۆ ڕەواندا بەدواداچوون بۆ کەیسەکەیان کرێت تا چەند سەرکەوتوو دەبێت لە ڕۆی یاساییەکەی کە بتوانێت داکۆکی لە مافی و کۆژبەر و پەنابەران بەپی دوا بڕیار کە لە دادگا درراوە دوان لە دادوەرەکان خۆیان سیان بوون دوانیان بە زۆرینە بڕیاریان ناوە کە ئەم پرۆژە پلانەی حکوومەتی بەریتانیا وەزارەتی ناوخۆ نایاساییە ئەگەر بینێرنەوە بۆ ڕواندا پشبەستن بە راپۆرتێکی تێر و تەسەلی UNHCR کە مافی ئەو پەنابەرانە پێشێ لەکرێ بە ڕاشکاوی ئەڵێ ئێمە لە عێراق ڕامان کردو بۆ نمونە بەڵام لە ڕابردووە خەڵکیان نردوتەوە بۆ وڵاتە ئەسڵێک ئەمە دوانیان ئەم لە کەیسەکان براوە بەڵام دەکرێت ئەمە گشتگیر بێ بۆ تاوی کۆژبەران بەتەکیت ئەگەر بڕیارەکە سەر بچێت ئەڵێ بەڵێ لە حوتی سی ئەم ساڵەوە ئەوانەی کە هاتوون ئەبێ هەر هەمووی بەهینی ئەوان بێ بنێردێت لە ڕواندا ئەمجا حکوومەتی بەریتانیاڵی خۆ ئێمە بە سەرپەرشتی ئێمە چاودێریانەکەین پارێکی خەیاڵیمان ناونەتێ پارێزەریانە بێت مقابلە ئەکرێن مافیوانە درێت جارێک تر تێڵچوونەوە بکەن ئەمانە ئەوترێ بەڵام تۆ لە ناوەڕاستی ئەفریقایە ئەم شێوازەی مۆنیتەری مافی مرۆڤە ناکرێت چکە دوجار وڵاتێک کە چەندین ساڵبەر ئێسا خوێنی تیاڕژاوە ینی گۆمی خوێنی تیاڕژاوە بۆیە ئەمان ئەڵێن چی لا نەیاسایەکان و NGOکان و ئەو ڕێکخراوانەی کە داکۆکی لە مافی پەنابەریەکەن ئەڵێن ئەبێ هەموو کەیسێک وەکو خۆی وەربژیرێ ئەمە ناتوانین بە گشتگیری باسی هەموو عێراقی بکەین هەموو چکە هەر کەسێک تا کەسێک کەیسی جیاوازە لە کەسێکەیە کەیسی ئاینی هەیە کەسێکەیە کەیسی هاوڕەگەزخوازی هەیە شتێکی تریە لە وڵاتانە ئەسڵەن ڕێگەی پێنایەن لەوانەیە کەیسێکی سیاسی ئەو تۆی هەبێ ڕێگەی پێ بەس هەندێشتی ترێ ڕەنگە ئەوان تەقبولی نەکەن بۆیە بێ کەیس بە کەیس دراسە بکرێت بۆیە پێشێلکردنی هەم یاسایە هەم مافی مرۆڤەکە بەپی ئەم بڕیاری دوا بڕیارە کە بنێردرەوە بۆ ڕواندا بەڵام باسی وڵاتی تر ناکە لەوانەیە حکوومەت ئەگەر لە سوپریم کۆرت لە محکمەی عولیا حکوومەت نەیباتەوە لەوانەیە هەمان پرۆژە یاسا لەگەڵ وڵاتێکی ترا تەنسیقکە بۆنە لەگەڵ کەنەدایا تەنسیق بکات لەوانەیە بۆنە بیگۆڕێ بە سیستەمی پۆینتات لەوانەیە بۆ من داوای هەندێک سکیل بکە لەو پەنابەرانە کەس نازانێت چۆنە تا ئێستا بەڵام فشارێکی زۆریان لەسەر لە بەرۆی لە سەرەتای ساڵی داهاتوە پێویستە هەڵبژاردننی نیشتیمانی بکرێت و حکوومەت وعدی تەواویەوە بە دەنگەرەکانی کە ئەم چوپە بەلەمانەی کە شەوانە داخلی بەریتانیا ئەبێ ڕێگریان بکات بیوەستێنێت پارێکی زۆر حتا ئەو هێزەی کە لەسەر سنوور هەبوو لەگەڵ هێزێکی هاوبەشی فەڕەنسی و بەریتانی هەبوو ئەوانیان دەبڵ کرد تریپلیان کرد ینی کردیان بە سێ ئەوەندە پارێکی زۆر بەڵام تا ئێستا نەیانتوانیوە دیارە بابەتۆکە کەیسەکە بەردەوامی هەیە ئەوشمان لات نەچێت کە بەشێک لە هاوڵاتیان ناو یاخود ئەو ڕوانگەش بە هەمان شێ و پشکی لێوە هەیە کە وڵا هاوڵاتی وڵاتەکەی ڕۆکەنە وڵاتانی دیکە وەکو پەنابەر و وەکو کۆچبەر کە ئەمەژە بێت بە یەکێک لە خاڵە یاسایەکان تا ڕەنگە لە کەیسەکانە ڕەچاو بکرێت دکتۆر من زۆر سپاس دەکەم کە لێرە ئامادەیتە بوو